سەد ڕۆژەی کە خەڵک بە ئەندازەی چەندین ساڵ ئەزموونیان بەدەستهێنا. شۆڕشی سیاسی و ئاڵوگۆڕی کۆمەڵایەتی فێرمان دەکات کە هەندێک ڕۆژ و ساڵ لە ژیانی کۆمەڵگەکاندا دێنە پێشێکەتیاندا خەڵک بەڕادەی دەیان ساڵ ئەزموون فێر دەبن. لە کاتی قەتڵی حکوومەتی ژینە ئامینی کچێکی لاوی کوردستانیەوە لە تاران تا ئێستا نزیکەی 100 ڕۆژ تێدەپەڕێت. ڕووداوەکانی ئەم 3 مانگ و 10 ڕۆژە کوردستان، ئێران و تەنانەت بەشێکی زۆری دنیاشی خستووەتە ژێر کاریگەری قوڵ و جددی خۆیەوە. لەم 100 ڕۆژەدا دروشمی ژن ژیان ئازادی کە لە کوردستانەوە سەری هەڵدا بوو بە ماتۆڕی بزواندنی بزوتنەوەیکی پێشڕە و ئازادی خوازانە کە بەشی هەرە زۆری خەڵکی ئەم کۆمەڵگایەی لە بەرامبەر ڕژیمی کۆماری ئیسلامیدا ڕاگرت. ژنان و لاوان هاتنە مەیدان تا وێڕای داخوازی ڕووخاندنی کۆماری ئیسلامی ئێران ڕۆشنترین و ئینسانیترین ئاسۆی سیاسی، فەرهەنگی و کۆمەڵایەتی بەڕووی خەڵکدا بکەنەوە. تێپەڕبوون لە کۆماری ئیسلامی لە هەمان حاڵدا بازدانە بەسەر دنیای کۆندا و ئاوێتەبوون لەگەڵ کاروانی ئازادی و بەرابەری و ڕەفاه، ئامانجێکەکە لە شۆڕشی مەشروتەوە و لە ماوەی 118 ساڵی ڕابردوودا چەند نەسڵ لە پێناو دەستەبەربوونیدا هۆڵیان داوە و گیانبازیان کردووە و لەمڕۆدا بەرەو ئەوە دەچێت بە ئاکام بگات. ڕەتکردنەوەی ئێستبداد، دابینبوونی یەکسانی ژن و پیا و ڕێز و پێبەندبوون بە مافە سەرەتاییەکانی ئینسانەوە، جیایی دین لە دەوڵەت و لە ئاموزش و پەرەوەرێژ، دابینبوونی ئازادیە سیاسی و کۆمەڵایەتیەکان بە ڕەسمیەت ناسرانی مافی تەشەکل و دەربڕینی ناڕەزایەتی، تێکەوە پێشڕانی هەتاهەتایی زیندانی سیاسی و هەڵوەشانەوەی شکنجە و ئیعدام، پەرەتان و بڵاوکردنەوەی زانست و بەرەو پێشون و دژایەتیکردن لەگەڵ خۆرافە و ناوەندەکانی پشتبەست و بە نەزانی و دواکەوتویی لە زۆمرەی لانیکەمەکانی داخوازی، دروشم و هیوا و ئاواتی هەنووکەیی بە ملیۆن کەس لە خەڵکە. لە 100 ڕۆژی ڕابردوودا خەڵک هێزی یەکگرتووی و یەکپارچەیی خۆیان ئەزموون کرد. حکوومەتیان لەو گۆڕەپانانەدا کە ببوونە هێما و پەرچەمی کۆماری ئیسلامی لەوانە لە پۆشینی زۆرەملێ، پیرۆزبوونی ڕۆحانیەت، دەسەڵاتی ناوەندە مەزهەبیەکان وادار بە پاشەکشە و شکست و ناکامی کرد. لەم 100 ڕۆژەدا ژنان، لاوان و خەڵکی تێکۆشەر بە کەڵگوەرگرتن لە ئەزموونی ڕابردووی خەباتکارانە و کەڵگوەرگرتن لە مێدیا و ڕاگەیەنەرە کۆمەڵایەتیەکان بە ملیۆن کەسیان لە نێوخۆ و دەرەوەی وڵات بەرەنگاری کۆنەپەرستی مەزهەبی کردەوە. دروشمە پێشکەوتن خوازانەکان توانی پشتیوانی بە ملیۆن یان ڕەنگە بە ملیار کەس لە خەڵکی هاوچارە نووسی دنیا بۆ لای خۆی ڕابکێشێ. 100 ڕۆژ خەبات نیشانی خەڵکی دایکە تێپەڕبوون لە بارودۆخی ئێستا و بنیادنانی نظام و نەزمێکی تر و دنیایکی باشتر ئەگەرچی بە مەسیرێکی گەلێک پڕ لە کەند و کوسب و هەوراز و نشێودا تێپەڕ دەبێت و لە ڕاستیدا ڕێگایەکی نیوە قەدبڕ بۆ گەیشتن بە ئامانجبوونی نییە، بەڵام بابەتێکە ئیمکان پەزیرە و مەحاڵ نییە. لەم 100 ڕۆژەدا یەکگرتووی خەڵک ئەزموون کرا. هیوا و ئاوات لە دڵاندا ژیانەوە و بێهیوایی و شپرزەیی لە نێوڕێزی دەسەڵاتداران و بە کرێگیراوانی حکوومەتیدا پەردەی لەسەر لاچوو. ڕوون و ئاشکرایەکە ئەزموونەکانی ئەم 100 ڕۆژە هاسان و بێهەزەینە دەستەبەر نەبوون. بەداخەوە زیاتر لە 500 کەس بە قەتڵی حکوومەتی لەسەر شەقامەکان و لە زیندانەکاندا گیانیان بەخت کرد. زیاتر لە 20,000 کەس دەست بەسەر زیندانی و بەشی زۆریان ئەشکەنجە دران. بە هەزاران کەس بریندار بوون و بنەماڵی بەشێکی زۆریان بەرەڕووی کێشە و گرفت و سەر ئێشە و کارەسات بوونەوە. بەڵام لە هەمان حاڵدا لەم 100 ڕۆژەدا شاهدی هاوپشتی خەڵکی هاوچارە نووس لە کوردستانەوە تا بەلوچستان، ژنان، لاوان، کرێکاران و زەحمەتکێشان، هونەرمەندان و ڕووناکبیران، نووسران و وەرزشوانان، پزیشکان و پەرستاران و هیتر بووین و ئەم هێزە گەورە و بەرینەیەکە توانایی بە سەرکەوتن گەیاندنی شۆڕشی هەیە.
لەم سەد ڕۆژەدا بە هەمووان نیشاندرا کە ڕووخانی حکوومەتی ئیسلامی حتمی و ناچاریە و خەڵکی شەریف و ئازادی خواز زیاتر لە پێش و لە گەیشتن بە ئازادی بەرابەری و دادپەروەری کۆمەڵایەتی نزیک بوونەتەوە. لە سەرودەمی سەدەمین ڕۆژی شۆڕشی ژن ژیان ئازادیدا سەری ڕێز و نەوازشدا دەنەوێنین لە بەرامبەر گیان بەختکردووان بنەماڵەی بەڕێزی ئەوان و سەرجەم زیندانیانی سیاسی و هیوای چاکبوونەوەی هەرچی زووتریش بۆ بریندارانی ئەم شۆڕشە دەخوازین.